وەک یاریزان سەرکەوتوو نابێت، بەڵام با پیشەیەکی جیاواز خۆی تێکەڵ با کاری ڕاهێنەراتی دەکات و وەک ڕاهێنەر دەبێتە ناوێکی گەورە و چەندین نازناوی گرنگ دەباتەوە. لێدوانەکانیشی هەمیشە سەردێڕی میدیاکان دەبن. ئەمڕۆ باسی جۆزێ مۆرینۆ دەکەین. باس پێشڵوەن ناسراوە لە ساڵی 1963 لە شاری سیتۆبالی وڵاتی پرتوگال لەدایک بووە. سەرەتا وەک گۆڵچی و دواتریش وەک یاریزانی هێڵی ناوەند دەستی بە یاری کردووە، بەڵام یاریزانێکی باش نابێت و هەرسوو واز لە یاریکردن دێنێت. مۆرینۆ لە ڕێگەی کاری وەرجێڕانەوە تێکەڵی کاری ڕاهێنەراتی بووە. لە ساڵی 1992 لەیانەی سپۆرتینگ لیژبۆنی وڵاتەکەی لەگەڵ بۆبی ڕۆبسۆنی ڕاهێنەری وەرجێڕی زمان بووە. ڕۆبسۆن لە بارەی جۆزێەوە دەڵێت دەمزانی مۆرینۆ کەسێکی ئامانجدارە و ڕۆژێک بەجێم دەیەڵێت، لەبەرەوە پێم دەوت زۆر لە نزیک بنەوە مەوەستا تا ئەوەی بە خێرایی بیرۆکەکان بۆ خۆی نەبات. لە ساڵی 1996 بۆبی ڕۆبسۆن ڕاهێنەراتیانەی بەرشەلۆنە وەردەگرێت و مۆرینۆش لەگەڵ خۆی دەبات، بەڵام ڕۆبسۆن لە بەرشەلۆنە دەڕوات و مۆرینۆ دەمێنێتەوە لەگەڵ لویس ڤان غال بەردەوام دەبێت. مۆرینۆ دەڵێت لە سەرەتای ژیانی وەرشیمدا زۆر شت لە هەردوو ڕاهێنەر ڕۆبسۆن و ڤان غالەوە فێر بووم. پاش سێ وەرز مۆرینۆ وەرچی وەرجێڕانی لە بەرشەلۆنە جێهێشت و بۆ یەکەم مەزموونی کاری ڕاهێنەراتی لەگەڵ بەنفیکا ڕۆیشت. زۆر لەویانەیە نەمایەوە و لە ساڵی 2002دا ڕاهێنەراتیانەی پۆرتۆ دەگرێتە دەست و لە یەکەم وەرزدا پلەی سێمی خولی پورتوگالی بۆ بەدەستێنێت. وەرزی دواتریش هەردوو نازناوی خول و جامی پورتوگالی بۆ پۆرتۆ دەباتەوە، پاشان نازناوی جامێکێتی ئەوروپاشی بۆ بەدەستێنا کە ئێستا با یۆرۆپا لیگ ناسراوە. لە ساڵی 2004دا پۆرتۆ گەیشتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ و لە یاری کۆتایی بە 3 گۆڵی بێوەڵام لە یانەی مۆناکۆی فەڕەنسی بردەوە. پاش ئەو دەستکەوتا گەورەیە مۆرینۆ لە هاوینی 2004 بووە ڕاهێنەری یانەی چڵسی و لە یەکەم کۆنگرەی ڕۆژنامەوانیدا جۆزێ وتی نامەوێت وەک خۆ بە زلزانێک دەربکەوم، بەڵام من پاڵەوانی ئەوروپام و سپێشەڵوەنم. ئیدی لەو کاتەوە سپێشەڵوەن بووە نازناوی ئەو ڕاهێنەرە پورتوگالیا. مۆرینۆ لەگەڵ بلوزی لەندەنی لە دوو وەرزدا یەک لە دوای یەک دوو نازناوی پریمەرلیگی بردەوە. لە ئاوینی 2008دا ڕاهێنەراتیانەی ئینتەر میلان ئیتالی وەرگرت و لە دووەم وەرزیدا لەگەڵ ئەو یانە ئیتالیا توانی جارێکی دیکە نازناوی چامپیۆنز لیگ بۆ نیرازۆری بەرێتەوە. ئینتەر میلان بە 2 گۆڵی بێوەڵام لە بایرن میونخی بردەوە. پاش یاری کۆتایی چامپیۆنز لیگ نەگەڕایەوە ئیتالیا و ڕاستەوخۆ بووە ڕاهێنەری ڕیال مەدرید. لە وەرزی 2011 بۆ 12 یانی ڕیال مەدرید باکۆکردنەوەی 100 خاڵ نازناوی خولی ئیسپانی بردەوە. لەو ماوەیەشدا کە مۆرینۆ ڕاهێنەری مێرەنگی بوو، یارەکانی کلاسیکۆ هەمیشە توند و تیژی و ململانێکی زۆر زیاتری بەخۆیەوە دەبینی. ڕاهێنەراتی مان یونایتدی وەرگرت و نازناوی یۆرۆپا لیگی لەگەڵ شەیتانە سوورەکان لە دۆخێکی سەختدا بردەوە. لە یاری کۆتایی نیوەی یاریزانانی مان یونایتد بە دارشەقەوە لەسەر کورسیە دەکهانیانەکەیان دەدا و بەو جۆرەش تیپەکەی مۆرینۆ 2-0 لە ئایاکسی بردەوە و بووە پاڵەوان. لە ساڵی 2021 ڕاهێنەراتیانی ڕۆمای گرت ئاستۆ لە یەکەم وەرزدا لەگەڵ گورکەکانی پایتەخت نازناوی کۆنفرانس لیگی بردەوە و بووە یەکەم ڕاهێنەر هەر سێ نازناوی چامپیۆنز لیگ و یۆرۆپا لیگ و کۆنفرانس لیگ بەرێتەوە. مۆرینۆ تاکو ئێستا 4 جار وەک باشترین ڕاهێنەری ساڵ دەستنیشان کراوە، 2 نازناوی چامپیۆنز لیگ و 3 نازناوی پریمەر لیگ و 2 سریایی و 1 نازناوی لالیگای بەدەستهێناوە.